لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەیە گەرماوگەرمتان پێشکەش دەکەم. ساڵانە لە 25 تشتینی دووەم ڕۆژی بەرەنگاربوونەوەی ژنان چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. لەگەڵ ئەوەشدا تا دێت تونند و تیژی بەردەوامە، بەڵام ئەوەی کە دەیبینین شێواز و میکانیزمی تونند و تیژەکەیە کە گۆڕانی بەسەردا دێت. ڕۆژانە بە بیان و بە پاساوی جیاجیا ژن دەکوژرێت، جگە لە پەڕۆیەکی ڕەش و لەکەی شەرەف هیچ شوێنەوارێک بە دوای خۆیدا جێناهێڵێت. پرسیارەکە ئەوەیە تونند و تیژی پەیوەستە بە کۆمەڵگەیەکی دیاریکراوت یاخود پرسێکی جیهانیە. لە کوردستاندا تونند و تیژی بۆتە دیاردا یاخود هەر حاڵەتە لە ڕووی ناواخن و ناوەرۆکەوە تونند و تیژی کردارە یاخود پەرچە کردارە. هەرچەنە بەیانی هەفتەیادی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان دەست پێ دەکات، بەڵام لە گەرماوگەرمی ئێوارەدا قسە لەسەر بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان دەکەین. بەڕێز فریشتەکەوە دەروونناسی مۆڵەت پێدراوی کلینیکی لە ستۆدیۆ لەگەڵمدایە. بەڕێز فریشتە بەخێر بیت. ئێمە ڕۆژانە دەبینین ژن لە کوردستان بە بیان و بە پاساوی جیاجیا دەکوژرێت. با لەوە دەست پێ بکەین لە کوردستاندا تونند و تیژی دژ بە ژنان دیاردەیە یاخود حاڵەتە؟ ئێوارەی جەنابەت و بینەرانتان باش بێت، زۆر سوپاس. حاڵەتەیان دیاردەیە بڕوای من بۆ بە بەشێکی دانەبڕاو لە کۆمەلگای کوردی تونند و تیژی بەرامبەر بە خانمان. بۆ خۆی ئەگەر ئەمە بڵین هەنگاوی دووهەمی باسەکانمانە، بەڵام هەنگاوی یەکەمەمە جەخت لەوە بکەم کە تونند و تیژی بۆ خۆی لە کۆمەلگای کوردیا زۆر زۆرە، واتە بەگشتی زۆرە و کە دێتە سەر تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت بێگومان زۆرە، بۆ بە بەشێکی دانەبڕاوەکەوتم. بەڵێ کەواتە چۆن دەتوانیانیت ئەو پێناسەی بۆ تونند و تیژی بکەیانیت پەیوەستە بە کۆمەلگەی کوردیەوە دەستەواژی تونند و تیژی یاخود دیاردەیەکی جیهانیە؟ بەڵێ زۆر گرنگن بەتایبەت بۆ میدیا بۆ هەمومان بەرپرسی ئەوە بین کە تەنها لە لای ئێمە تونند و تیژی نیەوە، واتە تەنها پیاوی کورد نییە کە تونند و تیژیەکە بەرامبەر بە ئافرەتی کورد، یان زۆر حاڵەتیشمان هەیە ئافرەت تونند و تیژیەکە بەرامبەر بە پیا ئەویان بە پێی ئامارەکان زۆر کەمترە. بەڵام لە وڵاتێکی وەکو سوید کە یەکەم وڵاتە لە تەواوی دنیاە ئەندام پەرلەمانەکانی ئافرەتی بەقەدەر پیاوەکان بێت 50 بوو چەند ساڵ لەمە پێش. لە وڵاتێکی وەکو سویدا کە بە وڵاتە خۆشبەخت خۆشحاڵەکان ناوزەن دەکرێت، هەموو مانگێک ئافرەتێکی سویدی دەکوژرێت بەدەستی پیاوێکی کە لەوێ پێی دەڵێن سەرڕەشواتە غەیرە سویدی ئەجنەبی، بەدەستی ئەوارنا، بەدەستی پیاوێک نییە کە موسڵمانە، بەدەستی پیاوێک نییە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتووە، نەخێر بەدەست پیاوێکی سویدیە کوژرێت. واتە لە تەواوی دنیا تونند و تیژی بەداخەوە هەیە و لە خودی بوونی مرۆڤیشە بەدی ئەکرێت بەشێکە. پەیوەست نییە بە کۆمەلگای ئێمەوە، بەڵام بە دڵنیاییەوە ئەتوانین ئامارەکان هەر سەیری دەوروبەرمان کە ئامارەکان ئەتوانین بڵین کە زۆرترە، لێرە زۆرترە بەداخەوە. بەڵێ لە بنیادی کەسیە لە ناو تاکە کەسە تونند و تیژی چۆن تەشە نەدەسەنێت؟ با پرسیارەکەوا بکەم کێ تونند و تیژی ئەکات؟ بەپێی زانستی دەروونناسی مرۆڤ لە سێ بەشی سەرەکی پێک هاتووە: جەستەی ڕۆحی واتە دەرونی کە ئەم لایەنە بەشە دینیەکەشی ئەگرێتەوە، واتە تۆ بڕوات بەچی هەیە، و بەشە کۆمەڵایەتیەکەی واتە جەستە و بەشە دەرونیەکەی بەکار دەهێنرێ لە کۆمەڵایەتی لە چالاکی کۆمەڵایەتیەکانە. بۆ نمونە من ڕەفتاری کەسێک گەر بمە لە ئیشەکەی خۆمە کەسێک کە نەخۆشیکی دەرونی هەیە بیناسمەوە، لە ڕێگەی ڕەفتاریەوە من ئەیناسم یان بۆم دەرەکەوێت کە ئەم کەس ئەو نەخۆشی هەیە یان ئەو حاڵەتەی هەیە یان کێشەکەی، بەپێی ڕەفتارەکەی ئەزانم کێشەکەی چییە و چۆن بتوانم چارەسەری بکەم. بەشە دەرونیەکەی مرۆڤ بۆ خۆی هەمومان هەر فریشتەنین، بەشێکی خراپەمان تایە کە دروستە بین، بەشێکی تایە. بۆ نمونە مناڵ لە 2 ساڵیەوە فێری درۆکردنە بێ وەکو میکانیزمێک بۆ مانەوەی خۆی بەکاری دەهێنێ. گرنگ لێرە ئەوە نییە کە مرۆڤ لە ساعت چەندی بەشە فریشتە سوورەکەی سەرشانی ڕاستێتی و لە ساعت چەندی فریشتە سپیەکەی سەر شانی چەپێتی، نەخێر. گرنگەوەی ئێمە چۆن تربێت ئەدرین بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئەم سێ بەشە بکەین: جەستە، دەروون، ڕۆح و لایەنە کۆمەڵایەتیەکەی. بەڕای من ڕگوڕیشەی تونند و تیژی ئەگەڕێتەوە بۆ تربێت. ئێمە چیمان ئەدرێتێ
لە مناڵیەوە کەسایەتی مرۆڤ زۆر قسەی باو هەیە لێرە دەکرێت کە لە 20 ساڵی لە 25 ساڵیا کەسایەتی مرۆڤ تەواو دروستە بێ زۆر هەڵەیە یەکێ لەو شتانی کە زۆر خەمخۆری من ئەوە تێگەڕاومەتەوە بۆ کوردستان ئەوەیە ئێمە دەبێت دان بنین بە شتەکانە هەنگاوی دوو هەم ئەوەیە کە سر لەنە پێناسەیان بکەینەوە بۆ نمونە کەسایەتی مرۆڤ لە تەمەنی 30 ساڵی لە لای مناڵ دروستە بێت ئەگەر بیچوێنین بە پارچەیە زەوی تۆ ئەیکڕیت ئەی بە مهندسێک بۆ دروستەکات و کلیلتەیاتێ لە خانوو حازرە لە ڕاستی لە تەمەنی 30 ساڵی مناڵ ئەو خانووەیە کە حازرە هەموو شتێکی تایە دوایی تۆ شت ئەبەیتە ناو ئەو ماڵە واتە شت ئەدەی بە مناڵەکە کە بتوانێ ژیان بەردەوام بێ قۆناغە جیاوازەکانی ژیان بەردەوام بێ ئێمە چی ئەدەین بە مناڵ شتێکە زۆر دیسان خەمخۆریم لە کۆمەڵگای کوردی ئێستا بێ بە دوو بەرەوە بەرەیەکیان لایەنە ئەوەیە کە زۆر بڕوای بەدین هەیە جا کەم تا زۆر مهم کەسێکە بیر و باوەڕی ئەیبا بەڕێوە کەسێکی تریش هەیە کە بڕوای بە هیچ نییە خەتەری لەمەیە کاگیوسف ئەوەیە کە شتێکمان نییە لەو ناوەڕاستەیە چۆن واتە کەسێکمان هەمانە بەسکە من بەشە ڕساسیەکەی واتە کە تۆ بۆ نمونونەکە منەچمە یان هەر کەسێ لەسەر تەلەڤیزۆن باسی بابەتێکەکە کۆمەڵێک کە زۆر بەناوی دینەوە قسە ئەکەن ئەگەر لێیان بکۆڵیتەوە لەوانەیە بەس نوێژکردن و ئەگەر ڕۆژووکردنەکەش بیانکا بە کەسێکی ئاینی کۆمەڵێکی تریش لەم لاوەیە کە هەچی بەلای دینا بچێ ڕەفسیەکات وەکو وتم مرۆڤ سێ بەشە جەستەی ڕۆحی کە لە ڕۆحی بەشە ڕۆحیە دەرونیەکەی بڕوایەکە بۆ نمونە لە دەروونناسیایە ماڵین زۆر گرنگە ئیشکردنی ئێمە لەگەڵ مرۆڤ بێ کە بڕوای هەیە ئەو سێ بەشە گەر پێکەوە کار نەکەن کۆمەلگای تونند و تیژ و تاکی تونند و تیژ بەرهەمدێنێ ئەبێ بەیەکەوە کار بکەن هەرسێکیان ئەبێ وابەستە بن بەیەکەوە و تێکەڵاو ئەبن بە یەکتری بۆ نمونە ڕۆحی من دەرەکەوێت دەرونی من دەرەکەوێت کەسێک ئاچێتە سەر بۆ نمونە پرزنتیشنێکی هەیە تەلەڤیزیۆن کوێ لە بەردەم سی کەسا ئەوەستێت دەرونی دەرەکەوێت کەسایەتێکی باشی هەیە زاڵە بەسەر ئەو چالاکیە کە ئەنجامی ئەدایانە کەسایەتی مرۆڤ دەرونی مرۆڤ یەکسەر دەرەکەوێت بۆیە ئەبێ زۆر تێکەڵاو بن ئەم سێ بەشە جەستەی مرۆڤ لە هەموو چالاکێکی تۆیە ئامادەیە کە دڵخۆشە بیت شێوازی تەنانەت دانیشتنت ڕۆشتنت قسەکردنت جیاوازە لە کاتێک کە تۆ بێت تاقەتیت شانت داهێزرێ کورد دەڵێ لە کاتێکا کە تۆ لەوانەیە سترێسی شتێک بیت بۆیە ئەم سێ بەشە ئەبێت تێکەڵاو بن بە یەکتری و تەواوکەری یەکترین لە کۆمەلگای کوردی ئەگەر پرسیارەکە بێنین بۆ هەرێمی کوردستان لە کۆمەلگای کوردی هەڵبژێرین کۆمەلگایەکی ئێمە شڵەژاومان هەیە بۆی کە ئەم سێ بەشە پێکەوە کۆکەینەوە یاخود کۆمەلگایەکی سەقامگیرمان هەیە کە بە ئاسانی دەتوانین ئێمە ئەم سێ بەشە پێکەوە کۆبکەینەوە ئەتوان بڵێم کۆمەلگایەکی ئەجگار سەر لە شێوامان هەیە هەرچە من بۆ خۆم کەسێکی ئەجگار پۆزیتیڤم لە ژیانە ئەرێنیم دایم ئەمە ئەرێنی بیرکەمەوە بەڵام ئێستا کۆمەلگایەکمان هەیە سەری لێ شێواوە بۆ نمونە ئەوەی کە نوێژەکە خۆی بە موسڵمانە زانێ بەڵام لەم لاوە لەوانەیە گەر من و تۆ ئیشێکی لەگەڵ بکەین زەویەکی لێ بکرین خانوویەکی لێ بکرین ئەلێریا قۆڵمانە بڕێ من نازانم لەژی پەیوەندی بە نوێژ و ڕۆژ و پەیوەندی بە دین چییە؟ ئەنی سەرنجی ئەومدا چەند جارێک و دەستەواژێ و بەکارهێناتەوە. مەبەستم لەوەیە بەڵێ زۆر گرنگە سەر لە نێو پێناسی بکەینەوە کەسێک کە بڕوای هەیە لەوانەیە لە من و تۆ نەترسێ بەس خۆ بێ لە خواکەی بترسێ کەسێک کە بڕوای نییە دیسانە بێ لە زەمیری خۆی بترسێت چی مرۆڤ ئەگرێت ئەو هەموو زانستە هەیە ئەو هەموو دینە جوانە هەیە هێشتا نەیتوانیوە مرۆڤ بگرێت نەزانست نەدینەکە بۆ پرسیارە لەبەرەوەی بە جوانی شتەکان ناگرین ئەوەی کە موسڵمانە ئەوەی کە مەسیحە هەر دینێکە بە جوانی نەیگرێت لەم لاوە توانێت نوێش بکە لەو لاوە قۆڵی دەکج ئەبڕێ لەم لاوە نوێژەکە تۆ بیبینی لەوانەیە هەر ڕیشی هەبێ ئەو بەڵام لەو لاوە داوای ڕسمی ڕوود لە ئافرەتەکە کە ئافرەتێکە لەوانەیە خێزانیشی هەبێت فریوی ئەدا بە هەزار قسە ئەتوانێت فریوی بدات مانابن بە بەشێک لە تونند و تیژی یاخۆ لە ناو تونند و تیژیە جێگەیان بۆ کراوەتەوە
یەکێک لەو کەیسانی کە دێتە لای ئێمەمانان ئەو کەیسانەیە کە ئافرەتێک فری و دراوە ڕسمی ڕووتی نێردراوە و چی لەکەی چ یاسایەک ئەتوانێت ئەو پیا بگرێ بە هەموو ئەو شتە باشانەی کە لە کوردستانەوە کراوە چی یاسایەک ئەتوانێت فێری تربێت ئەو نێرە نامەوێت بڵێم پیاو بەس ئەو نێرە فێری چکە فەرقی نێر و پیاو زۆرە ئەو نێرە فێر بکات کە چۆن کەلەوەیەکمان هەیە لە زانکۆ قسێکی زۆر جوانی کرد وتی من زانکۆم تەواو کرد تەخەڕوجی کردووە لە لای ئێمە وتی من زانکۆم تەواو کرد بەڵام هیچ کەپڵایەتی و عیلاقەم نەکرد گوێم بۆ ئەگردوتم بۆ وتی لە بەرەوەی دایکم وتی کە دەستی کچی خەڵکی نەبڕیت تۆ خوشکت هەیە چەند لە دایکەکان ئەمە نەک یەکجار پێی بڵێ چەند لە دایکەکان ئەمە ئەکەن بە بەشێکی دانەبڕاو لە تربێت بۆ کوڕەکانیان و بۆ کچەکانیان تربێتی کوڕ و کچ زۆر جیاوازە چونکە ئەسڵەن سایکۆلۆژی نێر و مێ جیاوازە تۆ گەر ئەمە بە کوڕەکەت بڵێ بزنێک هەر یەکجارە خۆت خوشکە هەیە نەخێر کافی نییە ئەبێ پێی بڵێ بە وردی لە تەمەنی 30 ساڵیەوە فێری بکەی کە چۆن هەڵسوکەوت لەگەڵ مێک بکە کە لە ڕەوزە لەگەڵ یایەتی دوایە چێتە مەکتەب دوای قۆناغەکانی تر کە یەکێک ئەمە بوو بەشێک لە کەسایەتی دڵنیا بە داوای ڕسمی ڕوود ناکالە لە کچێک کە لەگەڵی شابێت بۆ چونکە تربێت دراوە بۆچی هەر ڕسمی ڕوت هەزار شتی تریش کە هەیە دیاردی تریشمان کە هەیە کە بۆ نمونە ئێستا زۆر ئەو کەیسانەمان لایە ئەو نێرانەی کە خۆیان خێزانیان هەیە مناڵیان هەیە بەڵام پەیوەندی سۆزداری و هەتا جنسیش لەگەڵ ئافرەتی تراکەن 1001 دوو لە ڕووی جەناب و بینەران درۆی بۆ ئەکا کە لەگەڵ ژنەکەما باش نیم بە زۆر مناڵی پێ دروست کردم هیچ بینمان باش نییە لەسەر جیابوونەوەم و خۆشترین ژانی ژەژی لێرەوە دێ قۆڵ یەکێکی کابڕێ بۆیە ڕاستە ئەم سێ بەشە مرۆڤ لەم سێ بەشە پێکاتوە گرنگترین بەشی تربێتەکەیە کە ئێمە بتوانین تاکێک ڕووی دەمەم هەر لە نێر نییە لە مێشە چەند دایک و باوک پرسیار لە جەنابتەکەم و لە بینەران چەند دایک و باوک کچەکەی داناوە کچە گەنجەکەی بۆ نمونە دایناوە فێری تربێتی جنسی کردووە چەند دایک و باوک کچەکەی یان کوڕەکەی داناوە فێری تربێتی ئابووری کردووە قیمەتی ئەو تەلەفۆنە تۆ توێژەری چۆن وەڵامی ئەوانە ئەدەیتەوە ئەو کەیسانی کە ئایان بینیت وەکو توێژەرێک ئەو خەسڵەتانی تایە ئەم پەروەردەی تایە وەکو تۆ باسیەکەی سێرێکی چواردەوری خۆت بکە گەنجی ئێستا هەمووی ئێوێ مۆبایلەکەی لە مۆبایلی من کە مامۆستایەکی زانکۆم دەروون ناسم لە 7 وڵات ئیشم کردو ئێوە مۆبایلەکەی وەکو مۆبایلەکەی من بێ بە خێراترین کاتیش باوکی یان دایکی پارێنی کەیفی خۆیەتی ئەمە ئەگەر تربێت درابێت وا ناکات چکە ئازانێ ئەو مۆبایلە بۆ نمونە بە پارە ئەکڕێت ئەم پارەیە دایک باوک لە کێوە هێنێت هیلاکە بێت مۆزەفە زۆربەی زۆری ئەم خەڵکە کە سوکاری جەنابەت کەسکاری بێمەوە سەر ناوەڕۆکی تونند و تیژەکە بڵێ لە ڕووی بابەتیەوە پاڵنەرس چییە بۆ تونند و تیژی هەر ئەو سێ ڕەهەندەی کە ئاماژت پێدا لە تاکێکایە یاخود تۆر باست لە بەشێکی سۆشیال میدیاش کرد لە ئێستادا وێنەکە گەورەکەین پاڵنەرەکان بۆ تونند و تیژی چییە لە دەرونی کەسەکەیە کەواتە شەنەی پێسەنێت لە قۆناغی 12 ساڵیەوە لە لای کچیش و لە لای کوڕیش غەریزەی جنسی دروستە بێت ئەگەر دایک و باوک نەتوانێت مناڵەکەی یان گەنجەکەی بەلاڕێیەکی باشە بەرێت شتی تری بۆ دروست بکات ئەو غەریزەیە زۆر زاڵە بێ کە زاڵ بوو مرۆڤ بەرامبەر بە غەریزەکان ئەتوانم بڵێم باری لارە فەقیرە ئەکرێ زوو فری و بخوا لەبەر غەریزەکانی چەند ڕۆژ ئەتوانین نان نەخۆین وایە بەڵام لە تربێتە ئەبێ ئەمانەی هەمووی چابێ لایەنی ئابوووریەکەی لایەنی جنسیەکەی لە هەمووی باشتر چاکتر بۆی کەسایەتێکی بەهێزت هەبێت نەچێ تعدا بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەکاتە سەر نەنێرێکی تر نەمێهێکی تر چکەسە کێشەی کوڕیشمان زۆر زۆر بۆ لە کۆمەلگای کوردیا بیرمان نەچێ بە تایبەت لە ناو گەنجەکانە کە نێربازی چاولێکەری زۆر بۆ بەداخەوە بۆ ئەوەی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەم غەریزانەیە تۆ ئەبێ گەنجەکەت فێری کۆنتترۆل کرد بێ هەموو قۆناغێکی ژیان هەموو قۆناغێکی تەمەن پێویستە دایک و باوک حازری کا بۆ قۆناغی داهاتوو بەشێکی تایە کە
تێکەڵاو بە یەکتریە بن بەڵام زۆر زەقن واتە تۆ لە 1 ساڵی هەتا 7 ساڵی قۆناغێکە لە 8 ساڵی هەتا 12 بۆ 13 ساڵی قۆناغێکی ترە و دوایەوە ئەچێتە قۆناغی مێر منداڵیەوە تۆ بێ دایک و باوک زۆر گرنگە تایبەتمەندی ئەم قۆناغانە بزانێت بۆ ئەوەی بتوانێت حازری کات بۆیە ئەڵێم من بەڕای خۆم جوابی پرسیارەکان کە لە جەنابیشت و بینەرانیشم کرد بەڕای من 50 بۆ 6 ساڵی ڕابردوو دایک و باوکی کورد سەرنەکەوتوو بووە لە تربێتی مناڵەکەی سەرنەکەوتوو بەوەی کە هاوسەرێکی باش نەبوون یاخود ڕێگری کۆمەلگایش لەناو کۆمەلگا هەبووە هۆکارەکان زۆرن بەڵێ چی؟ بەشێکی من وەکو دەرووناسی ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی ئێمە وڵاتانی پۆست وەرمان پێڵێن ینی وڵاتانی دوای شەڕ ئێمە لە شەڕ ڕاژیاوین زۆربەی نێرەکانمان بیرت نەچێت لە شەڕا بوون ئافرەت زۆر جار کەوتۆتە شاخەوە ئەمە بەشێکی تری ئەوەیە کە مرۆڤ بە طبیعەتی خۆی لە دایک و باوکیەوە شت زۆر وەرەگرێت ئێمە تاکێکی سربەخۆمان دروست نەکردووە پێشتر جیلی من و پێش منیش هەتا تربێتی دایک و باوکی بخاتە ژێر پرسیارەوە بە ئوسوڵەوە نەک بێڕێزی بە دایک و باوکی بکە بە ئوسوڵ و بە بیرکردنەوەیەکی قوڵ و جوان و ئەگەر بکرێ ئەکادیمیانە پرسیار لە تربێتی دایک و باوکت بکەیت ئیمامی عەلی ئەڵێ هەر مناڵە و هەر کەسە و بەروبوومی زەمەنی خۆیەتی تۆ ناتوانانی وەکو پێشتر تربێتی و دایک و باوکت چۆن تربێتی تۆیاندا ئاوها تربێتی مناڵەکان بێ ئەوەی کە ئێستا منەی بینم دایک و باوک ئەوێ هاوڕێ بێ لەگە مناڵەکەی مناڵ تۆی نایە ببی بە هاوڕێی مناڵ توێوێ وەکو سەرچاوی خۆشەویستی سەرچاوی بژێوی ژیانی خۆی شتەکانی کە ئەیە بۆی بکڕیت بەڕێز فریشتانی بۆچی زۆربەی قسەکانە بەستەوە بە توندوتیژی غەریزەییەوە ینی هەموو توندوتیژیەکان لە غەریزە سێکسەکانەوە سەرچاواگرێت نەخێ هەموو غەریزەکان وەکو باسم کرد غەریزەکان هەمووی بەڵام ئەوی کە زۆربەی کۆمەلگەی کوردی پێی گیرۆدەیە لێدان هەڕەشەکردن کوشتن ئەم بابەتانەی دیکەش لەناو توندوتیژیە دەبیندرێت ئەمانە چۆن لە ڕووی دەروون ناسیەوە پێناسە دەکرێن ئەمانە هەر بەشێکە لەوەی کە لە کۆمەلگاکە نەگونجاوەکو ئاماژت پێدا مرۆڤ بۆ خۆی چییە؟ لەشێتی دەرونیەتی چۆن لە کۆمەلگایە ئەچی هەموو غەریزەکان بەڵێ ئەگەر وەکوتم جەنابەت چەند ڕۆژنان نەخۆی ئەتوانی چەند ڕۆژنان نەخۆیت نیە ونمونە مرۆڤمان هەیە کەمانی گرتووە زۆرترین ڕکۆرد دوور درێژترین ڕکۆرد 59 ڕۆژ تۆ توانی بە بێنان خواردن بژیت بەڵام ئایا گەنجێک کە هیچ تربێتێکی جنسی نەدراوە هیچ تربێتێکی کۆمەڵایەتی نەدراوە کە بتوانێت بەسەر هەستەکانیە لەگەڵ غەریزەکانی ئازاڵبی هەر ئەوی لێ دەرەچێت کە ئێستا هەمانە ئەو کەیسانەی لێ دەرەچێت کە هەیە کە تۆ نەتوانی کۆنتترۆل بەسەر خۆتا بکەی لەبەر پۆزلیان زەخت لە دایک و باوکت بکەی موبایلە بکڕی ئێ بێگومان کە تۆ ئەوەت نەزانی ئەسڵ هەڵەکە لەوێوەیە موبایلێکە بۆ کڕن و تۆش نازانی چی پێوە بکەی ڕسمی خۆیەگرێ بەڕووتی ڕسمی داوای ڕسمی ڕوود لە کەسێکی ترەکە پەیوەندی ناشەرعی پەیوەندی نەگونجاو لە کۆمەلگەکەیە دروستەکە لێوە تونوتیژی بڵێ مرۆڤ غەریزەکانیەتی مرۆڤ غەریزەکان ئەی بابڕێەوە توندوتیژی کردارە یاخود پەرچە کردارە حاڵەتی کەما پەرچە کردارە زۆری کردارە لە لای ئێمە ئەگەر ئاخر ناڵێم ئەبێ سەر لە نوێ پێناسە بکرێتەوە پەرچەکردار چییە بۆ نمونە ئەگەر نێرێک داوای هەرچی لە مێگەکە کە بۆی نەنێرێ پەرچەکردارە ئێوە پەرچەکردارە ڕاستە بێگومان هەڵەیە واتە گەر ڕسمی ڕوتەکەی بۆ نەنێرێ ئەمە چێ حیایە بە ئەمە پەرچەکردانی ئەسڵن کردارەکەی ئەم بۆ خۆی غەڵەت بووە سەر لە نوێ پێناسەکردنەوەی زۆر شت لە کۆمەلگای کوردی پێدوانێ بەشێکی زۆر پەیوەندی بەتایبەت هەیە باز بەجار لە سوۆشال میدیاکەن وەک بەرهەمهێنی توندوتیژی پێدوانێ بەشێکی توندوتیژی لەوێشدا ڕەگە زیمەینەکەیە ئەگەر بوار نەدا بە بەرامبەرەکەی بۆ جۆرە قسەی لەگەڵا بکە بۆی کە خۆ داماژە پێدا وێنەکەی بۆ نەنێرێ نابێتە پرسێک لە لای ئەم بەکاری بێنێتەوە وەکو بابەتێکی توندوتیژی بەس تۆ لەکوێ مێک ئەهێنی کە هەموو تەمەنی فێر کراوە ڕەگەزی نێر زاڵە بەسەریا براکەی بێ باوکی بێ دراوسێکی بێ کوڕی پوری کوڕی مامی لەکوێ ئەم مێ ئەهێنی کە زۆر
سربەخۆ بیر بکاتەوە و ئەو ڕسمە نەنێرێت. پرسیارەکە لێرەیانە، پرسیارەکە لەوەیە چۆن تاکێکی مێ دروستەکەی کە ئەگەر یەکێک داوای ڕسمێکی ڕووتی لێکرد یان پەیوەندیەک لەویە نێرەکە بوەستێنێت. چۆنی بەوەی کە تۆ ئەوەختە نابێتە ئەرێک لەسەر مینەکە؟ نەخێر نەخێر نابێت بە ئەرێک لەبەرەوەی ئەگەر تۆ بە جوانی بە تۆکمەیی پەروەردەت کردبێ هیچ ئەرک نییە زۆر بە ئاسانیڵێ من کچیەوانە نیم تاو بلۆکێکە بەس توانێت بلۆکیکە نا بۆ ناتوانێت لەبەرەوەی کەسایەتی نییە مێەکانمان کەسایەتیان نییە. من وەکو دەرون ناس نێر و مێ نبینم من مرۆڤە بینم بەس کە دێتە سەرەوەی باسی کێشەکانی مێ بکەم یان سایکۆلۆجی مێ ئەو کاتێکینی نێر بەڵام من بۆ خۆم بەشەرە بینم مرۆڤە بینم. تربێتی مێینەوەکو من پێشتر جیازە لە تربێتی نێرینە. تربێتی مێینە تۆ ئەبێ هەرچی ئەو درۆیانەی کوڕی کورد لەگەڵ کچی کوردێکا بێ خۆت بە کچەکەی بڵیت پێی بڵێ ئەم درۆیانت بۆ باسەکە لە پێش ئاڵێ سڵاو تۆسم بۆ سلااو لە مناکەی نامناسی ناوناسم بۆ سلااوەکەی لەوێەوە ئەبێ بیوەستێنێ زۆربەی زۆری کێشە کۆمەڵایەتەکان کە لە ئەگەر لە سوۆشیال ماژێ پێداگەرمێ کەسایەتی تەندروستی نەبێ و پێگەیشتووی نەبێ بە جۆرە لە جۆرەکان خۆشی هۆکار نییە بۆ تون دوو تیژی خۆ چۆن هۆکارە ڕێگە بدا بۆی کە تو دوو تیژی بەرامبەر بکرێت ئەو هیچ نازانێ هەگای لێ نیە من ئەڵێم کەیسم لایە نێرەکە تەمەنی سەر و چلە سێ مناڵی هەیە لەگەڵ 12 کچی ترایە هەر 12یانی هەڵخەڵەتانوە باشە باشە ئەگەرم 12ەیە کەسایەتیان پتۆ بێت باشە پێی بڵێ باشە لە ژنەکە و جیابوویتەوە ئەی بۆ لە ماڵەوە ژین بەیەکەوە جیابوویتەوە کوانێ تەلاقنامەکەت کووە بۆم بێنە تەمەنت 40 ساڵە ئەو پێی وتووە نا 35 ساڵم ئادەی هینی هەوی ئەحوال مەدەنیەکەتم پیشان بە چەند مێ ئەوەنە شخصیەتی تۆکمەیە کە داوای ئەم شتانە بکە کێشەی مێ لێرە ئێستا نەخوێندن بووە بە هەدەف زۆر شتی تری ژیان خوێندنەوە گەیشتن خۆ دروستکردن کەسایەتی بەهێزکردن ئیشکردن لەگەڵ خۆت هیچی ئەمانە هەدەف نییە لە لای مێ ئێستا لە لای کورد تەنها ئەوەیە شوو بکات بۆ ئەوەی شوو بکات باش نییە بیرکردنەوەیکی زۆر باشە ئەگەر تەندروست بێت بەڵام ئەگەر تۆ وای پێ بڵێ وا بە خێوت کرد بێت تەنها لەسەر شوکردن ژیانی بۆستێ ئێتەبان غەڵەتە بێ و کاتە هەر کوڕێها و هەر درۆیەکی زەردوسووری بۆ کرد بڕۆی پێەکە شووی پێەکە دوایەوە لە ساعت 47 ئێمە نسبەی جیابوونەوەمان هەر لەسەر بابەتی سوۆشال میدیا وەکو بەرەمهێنی توندوتیژی زۆر ئاماژەت بۆ دیوەدا کە کوڕان وێنەی کچانیان لەلایە وەکو جۆرێک لە چەک بەکارێنەوە بە دیوەکەی دیکەیە ئێمە زۆر جار دەبینی کچ شوێنەی کوڕی لەلایە دیارترین و دواترین کەیس کێسە زیاتر لە سوۆشال میدیا باوە کەسێک ڤیددیۆی زیاتر لە 50 کەسی لەلایە وەکو چەکێک بەکارێنێ ئەمان چۆن پێ ناساکە ئەمە خۆ جۆرێک نییە لە توندوتیژی کە بەرامبەر بە نێرەکرێت لە کۆمەڵگەدا ئەگەر بیر بە پێشتروتم بەگشتی کۆمەڵگای کوردی توندوتیژێکی زۆری تیا واتە دیسانەوە من مرۆڤە بینم ئەگەر کچەکەش ئەوەی کرد بە هەمان شێوە هەر دەرونی نەخۆشە ئەگەر تۆ دەروونت ساغ بێ پێویستت چییە بە ڕسمی ڕوتێکێک تۆ بە باشی تۆ بە جوانی ئەتەوێت لەو کەسە نزیک بیتەوە بڵین کچەکە لە کوڕەکە ئەتەوێت لێ نزیک بیتەوە خۆ زۆر زۆر چ جوانە بە شێوەیەکی گونجاو لێ نزیک بیتەوە کاتە نیەتەکان پاکنین لێرە نیەتەکان تاکێکمان دروست نەکردووە جوان بیر بکاتەوە تەسەڕوفی جوان بێ هەتەنانەت بۆ خۆی وەسەر لە نوێ پێناسەکردنەوەی زۆر لە یەکێ لەو شتانەیە کە بەڕاستی جێگەی داخە مێ لە لای ئێمە کاگەوسە فێرەکرێت کە شەرەفی بپارێزێ لەبەر خاتری نێرینەکانی خێزانی گەورەترین هۆکاری توندوتیژی لەوێەوە دروستە بێت گەورەترین هۆکاری سەر لە شێواوی ئافرەتی کورد لەوێەوە دروستە بێت ئەبێ مینەکە فێرکەی شەرەفی خۆی بۆ خۆی بپارێزێت جەنابەت ناتوانانی دائیم پۆلیسێوی بەسەر خوشکەکەتەوە باوکت ناتوانێت دائیم پۆلیسێوی بەسەر خوشکەکەتەوە بێ فێریکەی کە لەشی خۆی پیرۆزە بۆ خۆی کە شەرەفی خۆی لە لای خۆی بوو بۆ خۆی پاراستی تاکێکی جوان لە خێزانەکە تا هەیە ئەمە فێری مێ نەکراوە کوشتن لە نیژن لە کوردستانە لەکەی شەرەفی پێوەیە بەڵێ
پاساوێکی گونجاوە یاخود ڕازیکردنی کۆمەلگایە بەوەی کە قسە لەسەر ئەمە نەکات؟ کۆمەلگا هەموو ئەوەی بە ئینگلیزی کۆمن سنسی پێڵێ هەمومان ڕێکەوتوین لەسەر ئەوەی بۆ نمونە کە ئافرەتە جیابێتەوە خەتای ئافرەتەکە. هەڵی ناسەنگێنین ئایا لێرا چەند خەتای پیاوەکە بووە، ئایا لە پشت هەموو ئافرەتێکی نەکبەت و سەر لێ شێوا و گریا و جیابەوە پیاوێکی ژنیە کە بە پیاوەتی خۆی هەڵنەستاوە. بەڕێز فریشتە قسەکردن لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی زۆر ڕەهەن دەگرێتەوە، بەڵام من ئەمەوێ پرسیارێکی کەسی لە تۆ بکەم وەکەوەی کە توێژەری یاخود مۆڵەتر پێدراوی کە کاری دەرووناسی ئەەکەی ئەو کەیسانەی کە لەلاتن وەکو خۆت دراست لەسەر کردوون کە زۆرترین توندوتیژی پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی هەیە بەسەر زاڵنەبوون مرۆڤەکە بەسەر هەستەکانیە، هەست و سۆزەکەیە بەسەر غەریزەکانیە. وەکوتم هەمووشی ئەگەڕێتەوە بە تربێت لە ماڵەوە چی پێدراوە، کێتە قوتابخانە چی پێ، کێتە زانکۆ چی پێ، کەسبینی وەکو من و تۆ ئەبێ لە شوێنێک ئیشەکە چی پێ لەوێوەیە، هەموو ڕێگوڕێکشەکەی لەوێوەیە کە ئێمە بۆ نمونە گەنجەکانمانیان نێرەکە مێ فێرمان نەکردوون کە چۆن هەستی خۆیان هاوسەنگ بکەن کە گرنگترین شتەکانە بۆ مرۆڤ بیزانێت چۆن هەستی خۆی هاوسەنگ بکە. من حەزەکەم سیارێکی آخر مۆدێلم هەبێ، باشە ئەمە حەزە، چۆن بتوانم ئەم هەستەم هاوسەنگ بکەم کە ئێستا پارەم نییە ئەبێ ئیشی زیاتری بۆ بکەم. ئەمە لە کەیسەکان کە لە کوردستان بینیوتن بۆ جۆرە تعریفی توندوتیژیەکە یاخود لە دەریشەوە تۆ کەیست بینەوە ئاماژت بۆدا لە چەند وڵاتێک، ینی مامەڵی کەیسەکان هەمان ناوەرۆکیان هەیە یاخود جیاوازن؟ لە سوید و لە دانمارک زیاتر لەگەڵ کورد و عەرەبا ئیشم کردو، هەر هەمان کێشیان هەیە، بەڵام خودی سویدی توندوتیژیان هەیە بەڵام بەم جۆرە نییە. ئامارەکان دەریەخاکە بۆ جۆرە نیە، پیاوی سویدیشمان هەیە، پیاوی دانمارکیشمان هەیە، پیاوی بریتانیمان هەیە لە ئافرەتی بریتانیە، پیاوی سویدی لە ئافرەتی سویدیە، بەڵام کەمترە. کێشەکانی ئەوێشتیاتی بۆ نمونە هەڕەشەی ڕسمی ڕوت و هەڕەشەی، بەڵام هەڕەشەی حیابردنەکەی تیانە لەبەرەوەی تربێت لەوێ بەشێکیشە لە بۆ نمونە وڵاتە سکاندناڤیەکان کە ئێستا فینلەندا پێشەنگی هەموو وڵاتەکانە بۆ سیستەمی پەروەردەیان، ئەوان باشترن چونکە ئەو کێشانە ئێجگار لەوێ کەمە کە مۆزوعی حیا چییە؟ حیا لەوێ نابرێ بەو شێوەیە وەکو لە شەرقا هەیە، وەکو لە کوردستانە هەیە. بۆیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جۆر و چەنیەتی کەیسەکان زۆر فەرقەکە بۆ لەبەرەوەی کولتورەکە جیاوازە. ئەوەی ئێمە هەمومان لەسەری ڕێکەوتوین بۆ نمونە ئەگەر ئافرەتێک جیاب بۆ خراپە ئەکید کێشەیەکی ئەخلاقی هەبووە، بەڵام لەم ڕۆژانە گوێم لێ بوو تەنها 11 کەیس کە پیاو داوای لەسەر ئافرەت بڵین خێزانەکەی قەید کردووە هێنی خیانەتی زەوجیە، ئەوانی تری کێشەی ترە، یان کێشەکانی کە کێشەی جیابوونەوەی خێزانی زۆربەی هەر زۆری خیانەت نییە، شتی ترە ڕوئەدا. بۆیە بێگومان لە کولتورێکەوە بۆ کولتورێکی تر جۆری کەیسەکان ئەگۆڕێت، زۆریش ئەگۆڕێت. بەڵێ بەڕێز فریشتەکەەوە دەروونناسی مۆڵەت پێدراوی کلینیکی سوپاسکە لە تەوریەکەمی گەرماوگەرم لەگەڵم. زۆر سپاس بۆ ئێوە. ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان، بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێک بنێرێت بۆ بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرسانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا ماونەتەوە. لە هەمان کاتە ئەنجومەنی نوێنەران لە بەیاننامەیەکدا کە محەممەد حەلبوسی بڵاوی کردوتەوە لیژنێکی پێکێناوە بۆ دراسەکردن و لێکۆڵینەوە لە پرسی پەیوەند لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بۆ دابەشکردنی سامانی عێراق با شێوەیەکی عەدالەت لە عێراقدا. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عراقی ئامادەکاری دەکات بۆ بودجەی ساڵی 2020 لەسەر ئەم پرسام. بەڕێز سەلاح باپیرۆک و چاودێری سیاسی لە هەولێرە و لەگەڵمدا. بەڕێز سەلاح هێوارەت باش، ناردنی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا کاریگەری دەبێت لەم دۆخەدا؟
شەو باش کاگەیسێ و سڵاو لە ئێوە و سەرجەم بینەرانی گەلی کوردستان لە هەرچێکی دنیا بن. وڵا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئەمڕۆکە کە ببینین لە پاش کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نیشتیمانی عێراقی کە ماوەیەک بەر لە ئێستا کە لەسەر بودجە و نردنی بەشی هەرێمی کوردستان قۆشی زۆر لێدر بوو هۆی پشێوی لە نێوان نوێنەرانی کورد و لایەنەکانی کە بەشی حەوس و نەشەوە. بەڵام ئەمڕۆ کە سیرەکەی کە لە ماوەی ڕابردوش چەندین جار وەفدی هەرێمی کوردستان کە بە سەرۆکاتی بەڕێز کاقوبات تاڵەبانی سەردانی بەغدای کرد و لەگەڵ نوێنەرانی حکوومەتی بەغدا و بە ئامادەبوونی بەڕێز کازمی و هەموو لایەنەکانی تریشەوە و هەروها لە پێش بەڕێز کازمیشەوە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی کابینەکانی پێشتریشی کردووە کە کاتی بەڕێز عادل عەبدولمادی سەرۆکاتی جمهوری. بەڵام ئەگەر سیرێکی لەم ڕێکەوتنانە چەندین پرۆتۆکۆل و چەندین ڕێککەوتن کراوە لە نێوان لانە سیاسەکان بە تایبەتی پەیوەندەکان نێوان حکوومەتی هەرێمی و بزایدن حکوومەتی ناوەندیەوە لەسەر چەند کێشێک لەسەر کێسی ڕێککەوتنیان کردووە. بەڵام بەداخەوە تا ئێستا و کێسانە نەکەوتنە بواری جێبەجێکردنشەوە بەو هۆیەوە بۆ هۆی گرفتێکی گەورە کەمەکوڕی لە بوجەی هەرێمی کوردستان دروست بووە. هەرێمی کوردستان ناتوانانی ئەو بودجەی کە بۆ دیاری کردووە و ئیسلامی بکات و کەوا 320 میلیارد دلارە چەندین مانگیان بەڵام ساڵێک ڕەوانیان کردو بەڵام بەداخۆ دە ئاخراندا کێش و گرفت لێ دروست بووە بۆتە هۆی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەمەش کێشێکی گەورەیە بەڕاستی لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەڵی نردنی وەفر بارودۆخە کاریگەری دەبێت بە تایبەت لە دوای تێپەڕاندنی یاسای قەرزکردن لە عێراقدا. بڵێ وڵا ئەگەر بیت و سێرکە من هەموو کاتێک لەگەڵ دانوستان دەندامە ناکرێنی شتی پێچوانتر بێت هۆی زەرمەندی بە دەرەزیەک زەرمەندی هەرێمی کوردستانەوە. بەڵام لە هەمان کاتیژە ناکری هەر کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بکرێن نردنی وەفد لە پێناوەفد دووبارە بکرێتەوە ئەگەر هیچ نەتیجەیەکی نەبێ ئەبێ پێویستی ئێمە بەخو هەرێمی کوردستان بەڕاستی زیاتر بە خۆماندا بچینەوە. ئەبینی چەند ڕێکەوتنێک کراوە لە ئەسنای نردنی وەفدەکانی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی بۆ دابینکردنی بودجەی بەشە بودجەی هەرێمی کوردستانیان بۆ ڕێکەوتنەکانی نردنی سامانی نەوت بۆ دەروی وڵاتەوە ڕێکەوتن لەگەڵ بەغدا یان ڕێکەوتن لەگەڵ ناوەندەوە ئەمە بەڕاستی کارێکی ئەستەما تۆزەک ئەستەم بووە. بەڵام ئەکرێ ئێمەش زیاتر هەندێک لە پێناو بەرژەوەندی گەلەکەی خۆمان هەندێک لە پێناو بەرژەوەندی موسەی فەرمانبەرەکانی خۆمان هەندێک ڕێکەوتنەکان بەڕاستی جێبەجێ بکەن. من ڕاستە من دەڵێم کە موکری لە ناوەند هەیە لە کاتی نردنی بوو زەویان لە کاتی ڕێکەوتن بەڵام هۆی سەرچێکەکەشمان هەرێمی کوردستانە. ئەگەر سیرکێ ئەمە بۆ ماوەی چەندی ساڵە بواری ئابووری ئازاد هەیە لە هەرێمی کوردستانیان سەر بەخۆی ئابووری هەیە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان سەر واقع خاڵ ئەگەر خۆمان لە واقعەکان لا نەدەین ئێمەش کەسمان هینا وەکو هەرێمی کوردستان. کە سیرێکی هەرێمی کوردستان کە ماوەیەکی زۆرە دواکەوتنی بوو جەویان باری ئابووری خەڵک ئابووری گوزارانی خەڵکێک چووە شتێکی ئەمە بۆ یەک لە هۆکارەکان ئەوە ئەم ڕێکەوتنان نەکەوتونە باری جێبەجێکرد. بۆیە من بە باشی ئازان وەفد لە هەموو کاتێکدا سەردانی بەغدا بکە ناکرێت دەستەوەستان بوەستین و ئێمە وەکو چۆن حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوەیەکە ئاڵێ ئێمە بەو داهاتی خۆمان ناتوانین بودجەی فەرمانبەران یان بودجەی داهاتی کوردستان هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان کۆبکەینەوە کاری فەرمانبەران و بودجەی فەرمانبەران جێبەجێکەین. بۆیە پێویستە لە سەمان کە نردنی وەفد ئەو جارە کەسێتە بەغدا بەڕاستی ئێمەش تۆزێک هەندێک پێ لە مەعاناتی چاو لە مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین چاو لە کەموکوری خەڵکی هەرێمی کوردستان بکەین کە ماوەیەکی زۆرە بەدەست کەمی موچە و بەدەست نەبوونی داهات و سامان ئەناڵینی. بۆیە پێویستە لەسەر وەفدی هەرێمی کوردستان ئەم جارە من پێم باشە ئەگەر بێت وەفدی هەرێمی کوردستان هەر لە ڕێگای جێگری سەرۆک و زیران نەبێت و ئەگەر بکرێ خودی ڕێز وزەڕاش خۆی بچیتە بەغدامان بە شتێکی باشتری دائانێم بۆی سەراحەتەکان کە زیاتر بەڵێ سەڵا ینی ئەمەی کە باسی تەناشکستی هەرێمە یاخود عێراقیش شکستی هێناوە لە پابەندبوون بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکانەوە. من ئەڵێم ئەمە تەرەفی هەردوو گلایەنە بە هەردوو گلایەن هەم عێراق بە شێوەیەکی گشتی پابەند نەبووە بە نردنی بودجەکە بەش ئەمە مافێکی ئاسایی هەموو دانیشتوانێکی خەڵکی عێراق ئێمەش بەشێکین لە عێراقەوە مافێکی ئاساییە کە بە تایبەتی دابینکردنی موچەی بژێوی ژیانی فەرمانبەران ئەمە وازبێکە لەسەر شانی حکوومەتی ناوەند و بە تایبەتی هەرێمی کوردستان. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە کە وەکو هەرێمی کوردستان ئێمە حکوومەتێکی فیدرالیمان هەیە چەندین ڕێکەوتنمان لەگەڵ ناوەند کردەوە بەڵام ئێمەش کەم تەرخەمیش زۆرمان بۆ من پێم وایە زیاتر کەم تەرخەمیەکە زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی نەیتوانیا
ئەو بورگە و ناوەڕەکانی کە لە ڕێکەوتنەکان لەگەڵ ڕێکەوت بەناردنی 250,000 بەرمیلۆ کۆبات کۆمپانیا سۆمە و کۆمۆ بکرێتەوە ئەمە پێمایەک لە خەلەلەکان زیاتر خۆمانی بەڕاستیانە ئەمە شتێکی واقعەکە نابی ئێمە لە واقع لا بدەین بە دەرەجەیەک حکوومەت هەرێمی کوردستان کەمتەر خەم بووە لە دابینکردنی بودجەی بەشە بودجەی هەرێمی کوردستانیشەوە بەهۆی ئەو ڕێکەوتانێکە لەگەڵ بەغدای کردووە کۆی بتوانانی ئەو بڕە نەوتێکە بۆی دیاریکراوە کە ڕۆژانە تەسمیل بە کۆمپانیەکانی ناوەند بکات و لە ڕێگای کۆمپانیەکانی ناوەند بفرۆشرێت و بسێتە دەرەوەی وڵات بۆ ئەوانیش بتوانن کە ئەو بودجەش بەشە بودجەی کە لەسەریان وازبیان خۆ لە کۆبنەوەکانی ڕابردوو لەسەر ڕێکەوتن بۆ هەرێمی کوردستانی بنێرن. بۆیە زیاتر ئەم نەڵێم کەم کوڕیەکە یان کەمتەر خەمیەکە لە هەردووک لایەنەوەیە بەڵام زیاتر بە دەرەجێک ئێمە وەکو هەرێمی کوردستان بە شێوەیەکی واقعی بە خۆمان زیاتر کەم کوڕیەکان لای ئێمەوە دیارە بە پێی هەموو سەرچاوەکان کەەوە هەم لە ناوەندی بەغداوە هەم لە پەرلەمانەکە کە باسەکەن ئەڵێن ناکرێ ئێمە نەوتی بەسرا بفرۆشین و داهاتەکەی بۆ هەرێمی کوردستان بێنین بەڵام لە هەمان کاتێ نەفتی هەرێمی کوردستان بفرۆشین داهاتەکەی تەنها بۆ خۆیان بی ئەمە شتێکی واقعەکە کەوا عاڵی عازی لە گۆڕپانی ساعەکەدا دیارە بۆیە پێویستە هەرێمی کوردستانی ئەگەر ڕەچاوی باڵادەستەکانی خەڵکی ناو هەرێمی کوردستان ڕەچاوی خەڵکە هەژارەکەی خوارەوە بکەن ئێمە ئەوڕۆکە زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانم بڵم نزیکی ملیۆنێک و قسوور خەڵک مۆزەفە کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانە بژێوی ژیانی چۆن بەڕێواسیکەوە بتوانانی بە 2 مانگ 3 مانگ موسەکەی بۆ سەرف نەکەی ئەو خەڵکانە زۆربەی خەڵکەکەی هەرێمی کوردستان بە تایبەتی چینی فەرمانبەران و چینی مۆزەفین چاوێن لە بژێوی ژیانیانە کە لە ڕێگای موچەکانیشانەوە بەڵام بەداخەوە ئێستاکە بۆتە هۆی دواکەوتنی موچەوی 3 مانگ جارێک یان 2 مانگ جارێک موچەکە ئەدرێ یان 6 ڕۆژ جارێک ئەویش بە کەم و کورتی ئەدرێت و کە بە لێبڕینیشەوە ئەمە حەقوە سوەفدی هەرێمی کوردستان کە ئێستا بەغدا چکار بەدەستانی باڵای هەرێمی کوردستان ڕەچاوی بواری دانیشتوانی ڕساوی ئەو خەڵکی هەرێمی کوردستان بکەن بۆی بتوان ئەو ڕێکەوتانی کە لەگەڵ بەغدایانکە بتوان جێبەجێ بەڕێ سەلاح محەممەد حەلبوسی کەمی موچیەوە دەربازی بیت و کوێتی ژیانی خۆش گوزەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق لیژنێکی دروست کردووە بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی یاسایی و دەستوری بۆ دابەشکردنی سامانی عراق هەرچەندە لیژنەکە کوردیتیانە بەڵام با پرسیارەکە ئەوە بێ کاریگەری لەسەر دۆزینەوەی ڕێگەچارێکی یاسایی و دەستوری دەبێ لە کاتێکدا پەیوەندی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بە دەستور دیاری کراوە کە چۆنە؟ بڵێ ئەگەر بیتە سەر واقعی حاڵەوە ئەمڕۆکە ڕاستە وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا نیازوێت لە بەرنامەیدا سەردانی هەرێمی بەغدا ناوەند بکات بەڕاستی ئەمە شتێکی باشە بەڵام لە هەمان کاتێکە بۆ پێکینانی ئەو لیژنەیە کە دەودوایانەکە لە ڕێگای بەڕێز حەلبوسیەوە سەرۆکی پەرلەمانی عێراق پێکێنراوە ئەمە بەڕاستی کارێکی باشە بەڵام ئەکراکە لە نوێنەرانی کوردیش بەشداری تیا بوون ئەوانە خەڵکی پەرلەمانتارانی کورد بەڕاستی زیاتر شارەزای مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان و زیاتر لە خەم و پەژارەکانی زیاتی خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە ئەوە لە پێکەنانی ئەم لیژنەیە کەوا ڕاستە لەژنەکە نوێنەری سونەی تێدا نوێنەری شیعی تێدا بەڵام لە هەمان کاتشدا ئەکرا نوێنەری کوردیش تێدا بەشدار بێت لەبەر ئێمە ئەوڕۆکە زیاتر لە نزیکی 6 کەس ئەمدا پەرلەمانیمان هەیە لە ئامادەبوونی هەیە لە پەرلەمانی عێراقەوە ئەوانیشیان تێدا بانە بۆ ئەوان زیاتر شارەزای کاروباری هەرێمی کوردستان زیاتر شارەزای مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستانن بەڵام پێکەنانی لیژنە ئەمە پێم هەم شتێکی باشە من ناتوانم بڵێم خراپە بەڵام ئەمەش تەزەوڕەکەم سەرکەوتن بەدەست نێنی لەبەرەی کەسێک لە ناو لیژنەکەدا نابێت زیاتر دیفاع لە مەعاناتی هەرێمی کوردستان کە زیاتر لە دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان کە ئامادەبوونی کوردی تێدا غیابوونی کورد ئەمە بەڕاستێکی خراپە بەکارێکی خراپە بەڵام لە هەمان کاتیشدا ئەمڕۆ کەس بەڕێز کە کازمی کە لە وتیەکدا باسیەوەیکە ئەڵێ بودجەی عێراق کەم و کوردی تێدا بۆ پێویستە زیاتر لە هەماهەنگێک بکرێت لەگەڵ پەرلەمانتارانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەمانجێک دروست بکەین بۆ ئەو کەم و کوریانە پڕ بکەینەوە بێگومان ئەو کەم و کوریانشێک لەوانەکەوە بەشە بودجەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سابتدانراوەیان لە کاتی قەرزکردنی داهاتی بۆ دابینکردنی کورتێنانی بودجەی عێراقەوە بەشی کوردیان تێدا لە بەڕاستی ئەمە شتێکی خراپ بوو بەهۆی زیاتر خەڵکی هەرێمی کوردستان بەدەست و مەهاناتانەوە بناڵێنی بەڵام من پێم وایە بە قەناعەتی خۆشمەوە ئەو 3 مانگەی تاکو ساڵی نوێ ئەو 3 مانگە بودجەکە لەوانە بنێدرێت و بۆی لە ڕێکەوتنێکە لەگەڵ بەڕێز کازمی کراوە بەڵێنێکی خۆی باتە سەری بەڵام ئەمەش بەدەر لە کازمی بەڕێ سەلاحکەواتە ئەم لیژنەیە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کە لەناو بەغدا ڕێگانە ئاڵۆستەکەم نێدری
من پێمە لیژنەکە کاراسانێکی ئەو تۆ ناکە بۆ لێک نزیک بوونەوەی هەرێم و ناوەندەوە بەڕاستی ئەتو ئەگەر سێریکەی لە پێکە هەر لە دیاریکردنی لیژنەکە ئەبینیکەوە نوێنەری کوردی تێدانی ئەمە خۆی یەک لە کەم و کورتەکانە هەنێ لە کەم و کوڕەکانە کە لە نوێنەری کورد بەشداری لیژنەکە نەکراوە بۆیە بەڕاستی پێویست بوو نوێنەری کوردیش لە لیژنەکەدا بە هەموو پێکاتەیەکی سەرەکیکەوە لە پەرلەمانی عێراق دەور تەسی تایبەتی خوانەیە هەموو پێکاتەیە کەوا زیاتر ئاگاداری معاناتی خەڵکی هەرێمی کوردستان و ئاگاداری بار و ژیانی گوزەرای خەڵکی هەرێمی کوردستانە بۆی ئەکرا بڕێز ئەلبوسی کە پێکەنانی ئەو لیژنەی دیارێکردەوە نوێنەری کوردیش تێدا بە زیاتر سەرکەوتنی بەدەستدێنا بەڵام کەم لیژنەی پێکاتەوە من ناڵێم تاکو کۆبوونەوەکان نەکرێت و لیژنەکان نەکرێن باری جێبەجێکردن ناتوانن ئینسان هیچ بڕارێک لیژنەکە سەرکەوتووە بی یا لیژنەکە زیاتر کێشەکان دروستەکە ئاڵۆزی دروستەکە لە نێوان هەرێم و بەغداوە بەڵێ بەڕێز سەلاح کێشەی هەرێم و عێراق بریتی نییە تەنها خو بۆ لە موچەدا بچوو گەکرێتەوە لە کاتێکدا پرسی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی پرسی سیاسیە پرسی نەتەوەییە ئەمە فعلەن ڕاستە ئەگەر بیتە سەرواقعێت ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و ناوەندێ تەنها پوچەی بوجە نیە ئەبینی ئەمە کێشەی پێشمەرگەیە کێشەی سوپای پێکێنانی هێزی سوپایە کێشە پێکەنانی باری ئابووری و داراییە پێکنی ڕێک نەکەوتنی ناوچە کێشە لە سەرەکانە ئەمان نعنی کۆمەڵک کێشەی تایبەتن کەەوە هەرێم و بەغدا تاکو ئێستاکە کۆتاییان پێنەی ناوە نەگەیشتنتە ڕێککەوتنیشی کۆتاییەوە بەڵام بە حکمی ئەوەی کە باری گوزەرانی هەم عێراق بە شێوەیەکی گشتی خراپە کە نەبوونی داهات و کەم کورتی لە کەم کورتێنانی بودجەی عێراقی لە داراییەوە پەنای بردوتە بەر قەرزی نێودەوڵەتیەوە ئەمانەش هەمووی بوونەتە کێشەیەک بەڵام بە حکمیەوەی کارێمی کوردستان زیاتر چاوی لەوەیە کە ئەو بودجێ بۆ بنێردرێتەوە بتوانی موچەی فەرمانبەرانی خۆی بدات کارەکانی هەرێمی کوردستان ڕای بکە هەمووی لە بودجە کۆکراوەتەوە یعنی ئەتوانم بڵێم کێشەی بودجە یان کێشەی داهاتی سامانی عراقی کە بۆ هەرێمی کوردستان بۆتە کێشەیەکی سەرەکی ینی ئەتوانم کێشەیەکی جەوهەریە کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندایە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵک کێشەی دیکەش لە نێوان هەرێمی کوردستان و ناوەند هەرماون بە محەلەقی ڕاوەستاون بە تایبەتی کێشە هێزی پێشمەرگە کێشە ناوچە لە سەرەکانەوە یان ئەو کێشانێکەوە لە پاش شەڕی داعش کە لە ناوچەکانی گرتوتە کۆمەڵک کێشە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بە محەلەقی ماونەوە تاکو ئێستا کە چارەسەر نەکراون بەڵام بەهۆی نەبوونی بوچە و بەهۆی نەبوونی بودجەیتەوە لە بەدەستی هەرێمی کوردستان کێشەکان ئەتوان بڵێ هەمووی لە بودجە کۆکراونەتەوە بەڕێز سەلاح باپیر چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت ئێوەش خواتان لەگەڵ